ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە ئەم ئێوارەیەش لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە ناوچەی هەورامانی واتە لە بناری هەورامان یاخود بە بڵێن گوندەکانی هەورامان لە یەکێک لە دوو گوندە زۆر جوانەکانی هەورامان کاڵم دوو ئەم ئێوارەیە بە یەک جارەچینە دوو گوند ئینشاءڵڵا. ئەو دوو گوندەش بریتین لە گوندی سەرگەت و هەروەها لەگەڵ هانەیدن لەبەر ئەوەی کە ئەم دوو گوندە زۆر ئاوێزانی یەک بوون و بە یەکەوەن و ماڵەکانیشان تێکەڵە بۆیە ئینشاءڵڵا بە یەک بەرنامە هەردوو گوندەکە بەسەرەکەینەوە و هەروەها لە ژیان و گوزەرانی مانجی ڕەمەزانیان نەپرسی. خۆشەویستانم بەتابەتی گوندی سەرگەت ئەوەندەی من بزانم کە خەڵکی زۆر جیاوازن کە هەر لە نووسەرەوە تاکو و قیادەی سیاسی لەم گوندەیە ژیاون ژیانیان کردووە بۆیە یەکێکە لە گوندە گرنگەکانی ناوچەی هەورامان و خەڵکی زۆر جیاوازی تایە یعنی خەڵکی هەمە چەشن وەکو وتم ڕەنگە نووسەر و شاعیر و هەروەها کەسی سیاسی و هەروەها کەسی زۆر جیاواز لە ئێرە لە گوندی سەرگەت ژیاون بۆیە ئێرە منبعی گەورەی ڕۆشنبیری بووە. هیوادارم ئەو دیمەنانەی کە ئەم ئێوارەیە بینن لە گوندی سەرگەت و لە گوندی هانەیدن بەدڵتان بێ. برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا عەباسیش ئەم ئێوارەیە لەگەڵمانایە حەزم کرد مەوزوعی پێشەکی هەورامی بۆ ئەو بەجێبێڵم. خۆشم چەند دەستە واژەیەکی ئیدۆمێکی هەورامی ئەزانم بەڵام نەموێرە ینی وتم نەوەکو هەڵە بکەم هەر خاسنی وەشەنی خاسنی وەشەنیەکە کوتم ڕەنگە هێن بێ سەرتە مامۆستا وڵات تقریبا هەوایکی فێنکی ئێزگار ئەوەی هەیە ینی تقریبا فەرماوە مەمنون کاک پێوەند جارێ ئێوە بەخێر بن سەرچام خۆت و سافە بەڕێزەکەتان کەناڵی پێیان بەخێر بن وینەرەوە شەویستەکە کەناڵ و پەیامی بەرنامە و وێرەگانە و ڕەمەزانی سڵام تاوەنە ئیکاتە تاوەش سڵامەوە پێسە هەوا و ئیسە و هەورامانی فێنک سڵامەوە پێسە گوڵەکە هەورامانی جوان سڵامەوە پێسە گژ و گیا وەشەکە و کەژەکە هەورامانی وەش بەتای سوور هەڵاڵێ بەتایبەت بۆوەش تاموەش هەمیشە وەشی نەبیدێ هەمیتە دڵتاوەش بوو هەمیشە عیبادەت و پەرستشی تامەزرۆیی نەبیدێ پێسە ڕەمەزانی ئێمە جە کەناڵ و پەیامیوە جە بەرنامە و وێرەگا و ڕەمەزانیوە حەزما کردی جارە سەرەدەیمی هەورامان سەرەدەیمی بنار و چیا سەرکەشەکە هەورامانی حەزما کرد بەیمێ هەردووی دەگە جوانەکێ سەرگەتە و هانە و دنی کە پێسە واقعەوە کۆمەڵایەتی کە پێسە جوگرافیەوە تێکەڵی دوێ دەگە نزیکێ تێکەڵێ وەشێ پێسەکاک پەیوەندی باس کرد پەرجە کەسایەتی مێژووی گرنگێ زانێ ئاینیە بەناوبانگێ نووسەر و مامۆسا و ڕۆشنبیر و گرت تێکەڵ ئینشاڵا پێوە چەندی کاک پەیوەندی و چەندیشمە بە هەردوو شێوەزارەکە سۆرانیش و هەوراميچ ولمی دەگە جوانی و کەمێ قسە و باسی ڕەمەزانیانە کەرمی خێر بەدی دووبارە فەرمانە. سەرەتایی هاتنمانە بۆ سەرگەت دەنگ و باسی سەرگەت یاخوا بەخێر بێن بۆ گوندەکەمان بۆ گوندی سەرگەت ئەمە ئێستا سەرەتاتانە پێشتر هاتوو ڕاست نامە بەسم بۆ بەرنامەکەیە بەخێر سپاس دەکەین سەلامەت بن الحەمدولیلا گوندی سەرگەت پێشتریش هاتون گوندێکی سەرسەوڵ گوندێکی جوان و ماشەڵڵا خەڵکێکی باش و من لە پێشەکێکا وتم سەرگەت نووسەری هەیە ڕەنگە هونەرمەندی هەبێ ئەوە شاعیر ئەزانم کە هەیەی ماشەڵڵا دکتۆری لێیە قیاداتی سیاسی لێیە کەسایەتی ئاینی لێیە
حەزەکەم لە مەوزوع ئاینەکەەوە دەست پێ بکەین کەشی دینداری ئەگەر ئاوا سەردێکی مێژووی بۆ بکەین بە زۆر بە درێژی نایانی بە کورتی بهێنینەوە بۆ ئێستا ئەم کەشە دینداری سەرگەت چۆن بووە؟ سەرگەت ئەگەر هەر یەک سێرێکی گۆڕستانەکان بکەی کەشە دینداریەکە دیارە بە باوپیرمان کە لێرە بووە ئەو یەکێک گۆڕستانەکەی لێرە ناوی بابا نەوسە یعنی کەسێکی نەخەڵکی عیبادەت بووە کەسێکی تریشمانەی کەسێکی دیندار لە خوارەوەی پێڵێن بابا غەیبوڵڵا ئەویش هەر لە بڵێن باواکانی ئێمە لە سلسلەی سەرجەرەکەی ساداتی سەرگەتا هاتووە سەرگەت گوندێکە الحەمدوللا پێکەوە ژیانی زۆر باشە هەم سەید و شێخەکان هەم خەڵکەکەی تریش کە لێرە کۆبوونەتەوە ئەم کەشە دینداریە من ئەمڕۆ لە راپۆرتێکم بینیم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبووکە کەشێکە لە دێر زەمانەوە هاتووە لەو باو باوپیرانەوە کە عەرزم کردی تێکەڵی ساداتی سەرگەت و لەگەڵ شێخانی بیارێش ئەوە کەشەکەی ئەوەنی تر بڵین خەستر کردووە شێخبا من شتێکی تر بڵم کە بڵێم بۆ خۆم شایەتم من ژماوەیەک لە ناوچە هەورامان ژاوم ینی ماوەیەکی زۆریش ئەو تەوازوعی لە ساداتی ئەم ناوچەیە بینیمان سەراحەت پێ بڵم لە شوێنی تر نەمدیوە ینی ماشەڵڵا ینی هەستیان پێ ناکەین نازانی کامە سەیدە و کامە شێخە و کامە خەڵکی جیاوازە ئەم تەوازوعە من زۆر بەنامەوە جوان بووە ینی کە بینیم ئەندازەیەک سرم سوڕما بەڕاستی فۆرمی شێخایەتی و ساداتیەکە ئێمە لە خەڵکی تر جیا بوو زۆر ڕاست ینی ئێمە لەگەڵ خەڵکە ئاوێتە بووین تێکەڵ بووین ئێستا گەر بچتە شارە زوور جۆگەیەکە پێڵێن جۆگەی شێخ ڕاستە جۆگەیەک شێڵ پێڵێن سەرگەتە جۆ یعنی ئەوە گەڕێتەوە بۆ ئێرە هەم جۆگەی شێخ مەربوطی شێخانی سەرگەتە هەم سەرگەتە جۆش هەر خۆی ناوی سەرگەتە یعنی بەس ئەم شێخان و سەیدانی سەرگەت وایان نەکردووە کە ناوێک بار بن بەسەر خەڵکەوە یان خۆیان ئێستا بەڕەحمەتی باوکی خۆم کە من لێرە بینیومە هەم مەلا بووە هەم شێخ بووە من خاکەناتم بینیوە بەسەر شانی ئەلەم شوێنە حازریە زەراعەت فەلاحەتی کردووە باواکانمان هەر من باوا من خۆم نەبینیوە خزمێکمان بۆی گەڕاموتی ئەلێرە توێک هەبوو ئەڕۆی ئیشیە کرد تا مانووە بوو دوای هاتەوە لە بن تۆکە قورانەکەی دەیان دەستێکە بە قوران خوێندن یعنی ئەوە نەبووە خۆیان بکەن بار بن بەسەر خەڵکەوە یعنی لەگەڵ خەڵکەکە تێکەڵ بوون ئەو شێخایەتی و ئەو دینداریە ئەلێەوە هاتووە باشە الحەمدوللا تا ئێستاش بەردەوام کاک شێخ ئێستا ئەگەر ئێچێکی نەشارەزا بێ بۆ ئێرە سەرگەت و هانەی دن هەر بەیەک دێ سیرەکە ینی چونکە ماشەڵڵا ماڵەکانەوەی نزیکن و تێکەڵ یەکن با بزانین سەبارەت بە هانەی دن و ئەروەها ئەو تێکەڵی لەگەڵ سەرگەتە ئەوە چۆنە سروشتەکەی چۆنەکە جوگرافی هەردووچان تێکەڵ بووە ئەندازەیەک قەناعەتم وایە نزیکیش لە یەکتری هەیە بەڵێ هەر سێ دێکە بڵێن سەرگەت و هانەی دن و دەرەی مەڕ دەرەی مەڕ ئێستا بەداخەوە ئێستا چۆڵ بووە لەبەرەوەی کە دەکەن بڵێن بارودۆخێکی وایە ژیان تیا تۆزە زەحمەتە ئێستا بەس سەرگەت و هانەی دن ئێستا دوو دێن زۆر تێکەڵن یعنی ئەگەر کەسێک شارەزانە بێ نازانێت دوو دێن چونکە زۆر نزیکیشن هەم بە ماڵ تێکەڵن هەم بە نزیکی تێکەڵن هەم بە هاتوچۆ تێکەڵن هەم بەسەر یەکەوەین هەم جادە و هەموو شتێکمانە و قەبرستانی باوەناوز مردووی هەر سێ دێکەی تایە یعنی لەوە ئێمە الحەمدوللا زۆر تێکەڵین یعنی فەرق و جیاوازی و ئەگەر کەسێکیش لە خەیاڵی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێک بڵێ ئەوەی کەسێکی شازە ئەمە شەزە ئیلەنا باشە کاک شێخ من دڵنیام لەوەی کە خەڵکی سەرگەت زۆرێکی لە شارەکانی بەتابەتی سلێمانی و هەڵەبجە و واروەها لە هەولێریش هەیە تا چەند ئەوان پەرۆشن بۆ گوندەکان تا چەند دەستیان پێوەیە بەتابەتی ئەوانیان کە ئەندازەیەک الحەمدوللا خوا پێداون شوێن دەستیان بەدرێکەوە دیارە مەسەلەن بە مزگەوتیەوە بە قوتابخانەوە بە خزمەت گوزاری ترەوە وەڵای الحەمدوللا خەڵکەکەی ئێمە خەڵکێکە زۆر ئولفەتی بە سەرگەت هەیە ئێستا گەر بڕۆی ئەوەی کە خانووی هەیە و خۆی لێرە نییە لەوانەمان کە لێرەین زۆرترن یعنی ئەو پەرۆشیە بۆ گوندەکە لەلایەکی تر سەرگەت سێ مزگەوتی تایە دوانیان دوو کەسی خێرخواست کردێت دیار خەڵکی گوندەکەمان یەکیان لە ئەوروپاژی خەڵکی ڕواتە ئەوروپا شتی ترێنە لەوە الحەمدوللا ئەو مزگەوتە جوانەی هێناوە مزگەوتێکی تریشمان هەیە ئەویش الحەمدوللا هەر خەڵکی خێرخواست کردی هەر سێ مزگەوتێک هەر خەڵکی خێرخواست کردێتی بەس ئەوە
الحمدلله لە پرۆژەی ترە ئێستا ئەگەر هاتبن ئەو نەمام ناشنەتان بینی بەڵێ ڕاست ئەو الحەمدلله خێرخوازێکی گوندەکەمان کردوێتی هەم نەمامەکانی ناشتووە هەم تەلبەنی کردووە الحەمدلله زۆر دەستیان بە گوندەکەەوە هەیە یعنی ئەوە نییە کە بڵێ ڕۆشتبن ئیتر بێخەم بوو بن لە گوندەکە خەمی گەوریان گوندەکەیە لەخوا بەزیات لە باسی نیداریەکە و ئامادەبوون لە کەشی سیاسی کوردستان و الحەمدلله گوندەکەی ئێمە لەوەیشا ڕۆڵی بەرچاوی ڕاست ئەوە مەسەرەن خوا لێ خۆشبووان ماوەسە شێخ محەممەدی بەردەنجی ماوەسە شێخ سدیق و اینجا لەوەیش کە خوێنیان بەخشیوە چەند کەسی ئەم گوندە هەن کەیکیان ماوەسە بابە شێخ برای خۆمەیەکیان ئامۆزامانە دکتۆر ینی لە شەیدەکانی سەرەتای بزوتنەوەی ئیسلامی و سەرەتای خزمەتکردن بەو کوردستانە الحەمدلله دەستیان هەیە و ئێسەیش بەردەوام یا ڕەبی ئاوادان بێن موفقتان خوا گەورە ئێوەش موفقتان بارك الله فيك بخير بن سر چاس باسە چاکی ڕازت باشە شکوت سەلامەت مامە سەعادنا ئێمە لە پێشکی بەرنامەکە باسمان کردمان گوندی سەرگەرد ئێشێکە لەو گوندانەی کە ماشەڵڵا جگەلەوەی کە شوێنەکەی جوانە هەڵکەوتێکی جوانە ئەجا سازگاری ئەم گوندا وای کردووە کە خەڵکی جیاوازی دروست بووە تا پێگەیوە مەسەرەن مامۆسایی لێیە نووسری لێیە خەڵکی هونەرمەندی لێیە خەڵکی سیاسی لێیە دکتۆری لێیە ینی ئەمەش وای کردووە کە ماشەڵڵا لەو ڕوانگە لە ڕوانگە معریفەکەشەوە گوندێکی دەوڵەمەند بێ بۆچوونی تۆ چه هۆکارێک وای کردووە کە سەرگەرد بەم ئەندازەیە لە ڕوانگەی معریفیشەوە لە پێشەوە بێت وڵی ئێمە کەلت لە دەسەرەتاکانەوە باسی سەرگەرد بکەین سەرگەرد لە ئەساسەوە کە دەستی کراوە بە خوێندن لە حجرە و مزگەوتەکانە خوێندنی تیا بووە کەسانی زۆر ڕیان کودەتە ئێرە سەرگەرد خاوەنی دوو مزگەوت بە کاتی خۆی یەکی گیان حجرە و شوێنی فەقییان بوو بۆ فێرکردنی زانست پاشان کە زانستی تعلیمی هاتوتە پێشەوە مەدرسە لە ساڵی 1950 هاتوتە سەرگەتەوە لەو کاتەوە سەرگەت بناغەیەکی کۆن و دێرینی هەیە لەبارەی ڕۆشنبیری و خوێندن و خوێندنەواریەوە باشە مامۆستا عەدنان ببوورە گوندەکانی دەورەم بینی بە چۆڵی مەسەلەن بۆ نمونە دەرێمەڕ بۆ نمونە گوڵب چۆن بووە خەڵکی سەرگەت ئاوا بەم ئەندازەیە توانیوێنە ئەم گوندیان ئاوادان کرد وڵی ئێمە بەر کاتێککە بار کراین زۆرینەی خەڵکەکەمان دەستیان کرد بە گریان یعنی ئەیانوت خۆزگە ڕۆژێ بواە ئێمە بگەڕێنێتەوە بۆ ناوچەکەمان ئێمەش ئەو گریانەی ئەوان لە دڵ و دەرونی ئێمە یا بووە ئێمەش وەکو نەخشێک لە مێشکمان بووە هاتینەوە دەستمان کرد بە ئاوادانکردنەوەی گوندەکەمان سواز بەخوا ئێستا لەوانەیە 80 ماڵی تیاابێ بەڵام 42 خێزانداری تایە 80 ماڵی دروستکراوی لێیە هینتان لەسەر چییە بژێوی ژیانی خەڵک لێرە لەسەر چییە؟ وڵی بە زۆری ئەو خەڵکەی کە لێرەیە بازێکی حیوانداری و باغداری و بەخێوکردنی ئاژەڵە و زۆری نەشی خوێندنەوارە ئەکسەری تقاعودە و زۆریشی مامۆستا و ئەمانەیە باشە جەنابەت باست کرد کە سەرگەت بە تەنیا چەند ماڵ بوو؟ سەرگەت خۆی ئێستا 42 ماڵی تایە بەڵام لە هێن لە خان و ئەمانەیە دۆری 80 ماڵی تایە باشە ئەگەر هانەی دنیشی لەگەڵا حساب بکەین هەمووی ئەبێ بەچەند وڵا ئەبێت دەوری 100 ماڵێک زیاتر بێتە 120 ماڵێک باشە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە تا چەند ڕوانگەیەکی کۆمەڵایەتی ئەوەی کە پێگوترێ هێمن لەسەر خۆ چونکە کەشی ماشەڵە هەورامان هۆی بۆ خۆی کەشێکی هێمن تا چەند مەسەلەن ئەم دوو دەیە کە لە تەنیشت یەکەن و ئەندازەیەکی تێکەڵن تا چەند دوورن لە مشکیلە دوورن لە گرفت بەڵکو بەیەکەوە زۆر تەبان وڵا سواز بەخوای گەورە لەو کاتەوە ئەم دوو دەیە کە دراوسی یەکن و نزیکی یەکتر و تێکەڵی یەکترین تاکو ئەمڕۆ هیچ مشکلەیەکمان نەبووە وەکو دوو برای گیانی بەگیانی پێکەوەن ئەگەر کێشەیەکی بچووکیشە بێ ئەو کێشانە نیت کە خشیانی باسکردن بێ هەر هەموو پێکەوە ژیاوین وەکو خانەوادەیە قەبرستانمان گۆڕستانمان یەکە مەکتەبمان یەک بووە بیناو نەخۆشخانەمان یەکە یعنی بە تەباین لەگەڵ یەکترا هیچ کێشەیەکی ئەومان نییە شیایی باسکردن الحەمدولله وەکو دوو برای گیانی بەگیانی وابوو مەمەستا گوندەکان ئەندازەیە گەنجەکان باوڵن وەکو ئەوە کە کۆچی لێ بکەن ینی نازام گەنج ئێستا وای لە تۆ زۆر حەزی لە گوند نییە تا چەند گەنجەکانی گوندی سەرگەت تا چەند بە ئێرەوە باوا بڵێن وەلایەکی باشیان هەیە و ئەمێننەوە و لەگەڵ کەسوکاریان لەم نزیکانە بن
ینی لە شوێنی تر بینیمانە کە گەنجەکانیان زۆرتر هینەکان بەجێ هەڵن گوندەکە بەجێ هەڵن. وڵی تۆ ئەگەر باسی ئەوە بکەی ژیانی ئەم سەردەما ژیانێکی ئاڵۆزە. ئەگەر بێ ئینسانێک بژی چونکە ژیانی وەکو جاران نییە سەردەمی ئەتەرنێت و ئەولەمە و دنیایەکی جیاواز لە جاران خەڵک ناتوانێت وەکو جاران بژیت دووسێ خانەوادە لێ خانویا بژی هەر کەسە و خاالویەکی سربەخۆ و ژیانێکی سربەخۆ ئەوێ ئێسەش ئێمەش لەو کۆچکردنی گەنجانە بێبەش نین چونکە ژیان لێرەدا ینی ئەو گەنجە ژیانی دابین نابێت مەجبورە ڕووکاتە شارە گەورەکانی وەکو سلێمانی و ئەو لێر و ئەو ناوانە زۆر سەرچاوەکان زۆر خۆشحاڵ بووین سەرچاوەکان بەخێر دەست خۆش بێ سەرچاوە. چۆنیت باشی خۆ سۆرانیە زانی وە نییە من هەورامێنەکەم دووکەڵەکە ناوێرم زۆر قسە بکەم ئێستا بڵم خاسەنی یا بڵم خاسنی بڵم خاسەنی خاسەنی تەواوە نیە خاسەنی وەشەنی بە ڕۆژووی چۆن بە ڕۆژوونی وەڵا ئەم ڕۆگرتم بە ڕۆژ گرت دوای شکانت بۆن نەگیرە باشە پێم بڵێ دەستکەشیش لە دەستایەوە نییە ئەمە بۆچی سەرمایە ئەی قەمسەڵە و سەرگە ساردەوە نییە باشە چیەکەی بە چیۆ مەشغوڵی جاجا پاسکیمە جەژایم بۆ دوکان شتەکڕمە ڕۆم ئادەی بە هەورامی سڵاوێک لە بینەرام کە بینەرەوێ شەویستەکان وانە کاکسەی سەلام عەلەیکوم بەراخۆی ناسم چۆنی کاکسەی چۆنی دەنگ باست وەزە چۆنە چاشی ئەوە چییە ماشەڵڵا خۆ حازر کردەوە بە پەلەشی وڵاتیم بە وڵاش وڵاقەکانی مانگا وڵا چێشتوشە دەدەن بە مانگا ئەی باشە خراپ نی بوویان خوا لە هەندێک شوێنە لە خراپە قوربانە خزانی فێنە بووە باشە حیوانی ورتان نییە ئەوە چۆنە حیوانی ورد نەخر ئەو شاخ و داخە وڵای شوێنی حیوانی وردە وڵا قوربانی ئێمە ناوینمان نەکردو هەیە وڵاتی وردی هەیە هەیە تشتینی هەیە هێسری هەیە هەنی هەیە بەرخشتی هەیە لە هەندێک شوێنەڵەن حیوانی ورد بۆیە ڕناگرین لەبەرەوەی کە شوان نییە و کەس نییە لە بەلایەنەوە بێ ئێوەش ئەو کێشەیەتان هەرو کێشەیە بەس هەندێک ڕانمان بینی وەڵام هەمان شەکەی مینیتیا ڕانیتیا هەیە تو جافیتیای هەدێرە لەو دیوە ئەی باشە ئەی باخ و باخات چیتان هەیە وەڵا الحەمدولێ شتمان هەیە هەنارمان هەیە هێزمان هەیە کاک سەید ئەوە نەی کە من تێبینیم کرد لێرە دار بە جەمعی ینی مەسەرەن گوێزمان بینی هەڵوژەمان بینی هەنارمان بینی نازان تێکەڵ مژەکەلە چیە مەسەلا عەرزەکە کەمە چی نە وڵاتر وەختەوەی نەکراوەتە عاد هەموو کوی هەیەکەشتێنیان دایناوە وەختی خۆی نیە ئێستا نەبوو بەکویسە ئێستا مەلی خۆتە هەنار داهانێدانی هەنجی داهانێدانی ئێستا مەلە خۆت دامانەوە هەنجیە زۆر باشە وەختی خۆی سەرچاوەکەم بیستوە پێڵن هەمەشوانە ئەو هەمەشوانەیە لای دەرێمە ڕۆیەت قوربان هەر سەرەوە لای بین دەرێمە ڕوو سەرگەتایە الحەمدوللا ئەو ئەمساڵ چۆنە الحەمدوللا سپاس بۆ خوا باشە دەخوای گەورە موفقتان کە داوا لە بردنشەکەی نانە ئاساییە نانە ئاساییە قوربان دەی سەرچاوەکانم سەرچاوم قوربان سەرچاوە با قوربان کاکسەی گیان با قوربان سپاس دەکەم بەڵە خۆشەویستان کاڵێن هەورامان خۆشە ینی گوندەکانی هەورامان خۆشە ینی هەر لە خۆ نییە یعنی تۆ سەیری ئەم شوێنی کە من تیا ڕاوەسەوە ماشەڵڵا دیمەنەکە ئەوەنە جوانە هەتا بڵێ دڵ حەیرانەکە ئەلێرە ناوبڕێکی کورد وەرەگرم و دواتر دێمەوە خزمەتە
باشی سەحەت چۆنە چاش دەنگ باست باشی سەحەت ئەمە چۆنە مۆساکەی وتمان خێر ئەرەوەڵە ئێمە نەمانزانی ئەوە نەساردا بەڵێ بە تایبەتی کامێرەمانەکانم زۆر سەرمایانە ڕازە فەرموو ماشەڵڵا ئێوە بینیم کوێستانە ئێرە کوێستانە دەنگ و باستان وەزتان والله الحمدلله لەخوای گەورە لەگەڵ ڕەمەزانە وەزتان الحمدلله گونجێ ماشاء لەخوای گەورە بەس چیوە سەرقاڵن والله ئێستا جارە خۆ داوامان نییە بەڵێ تر بە ئاژەڵداریەوەوانەوە خەریکین ئاژەڵداری بیستم کە زۆرتر ڕەشەوڵاقە ڕەشەوڵاخە بەڵە وڵاقی بە زەمانەیە پرسیارشم کرد وتیان حیوانی ور نازام زۆر بۆێرە گونجاو نێچی وڵا گونجاوە بەس خەڵک بە خێوی ناکە بۆ ئینە خەڵکی شوانی ئێرە شوانی نییە جوانە ئەوەی مەسەلا وتت هەر بە حیوانداری ئەی باخەکان ئەو باخیشمانەیە وەختی هیچ نییە لە ناوباخ ناوەڵا ئێستا وەختی نیە تەنها هەناروشتمانەیە هەنار و گێزمانەیە گوندی سەرگەت هەتا سێرکی جوان بەڵە هەتا حەسکەی ماشەڵڵا لەبەر دڵانە نازانم پەیوەندی بە ساردیەوە هەبوو کە سەرمایە نازانم زۆر خەڵک لە دەر ئەمڕۆ جەوەکەی تەواونەوە بارانێکی زۆر بە لێزمە باریخ لافاویش هەڵسات تۆزێ خۆڵ بارانەکەی ڕێگر بەڵێ تا تقریبان عسە خۆڵبارین هەبوو زۆر جار لە ژنانە پرسی ئەڵێ وڵای ئێمە لە ڕەمەزانە هیلاکتری ئەڵێ ئیش و کارەکەی کە هەمان بووە ئەوە بە شوێنی خۆی ئەجا شیولێنانمان زیایی کردووە ئەبێ زوو دەست پێ بکەی ئێواران جا پارشێوان با بزانم لە ئێوە شوایە وڵاوایە ئێمە زیاتر بۆ ئێمە زیاتر ئێمە مانگامان هەیە مانگا دۆشین چێژ لێ ئەنەین اینجا پێشەوە قورعانە خوێنیە چین بۆ مزگەوت الحەمدلله ینی شکر قورعان خوێندنیشتان هەیە بەڵێ ختمەکەن بەڵێ حتمما دەیە الحەمدلله مناڵەکان زۆر گوڕوو لە خواردن ناگرن بڵێن ئەوەمانەوە حەزمان لەوەی ئەوە ناخۆین وڵا دەتر بەدڵی ئەوان ش دەکەین شتێکی باشە شکر مناڵەکان بە ڕۆژون لەخوا بەزیێ بەس تەنها یەکێکمان ئەو بچووکە بچووکەکە تەنها ئەحمەد بەڵێ ئەویش ئیشەڵا لە ئایندە ئیشەڵا پشت بەخوا باشە ژنان لەم گوندی سەرگەتایە بەچی مەشغوڵە وڵا هەمویان هەرەوە وەکو من ئەوەی مانگای هەیە مانگای هەیە ئەوەی خەریکی ماڵە خەریکی ماڵەوە تر ئاوە ماشەڵا شکر بەر و خانوەکان خۆشن الحەمدلله لەخوا بەزارێ جەوەکەشی زۆر خۆشە بەڵێ ئەی شتێکی تایبەتی تانیە توزام تەونێک فەرشێک توزانم شتچنینێک خۆ ماشەڵا هەورامی زۆر زیرەکەن بە شتانە وەڵا شتنین بەرەوەڵام من خۆم هەموو شتێ ئەزانم بچنم بەستر ئیش و کاری ماڵەوە و ئەوە ئێستا زۆر تەقت نەماوە باشە کڵاشتنین و ئەمان هەمووی ئەزان ئاخر ویست پرسیاری ئەو کەم ماشەڵا خۆ کڵاش نازانم ئێستا مەسەلە ئەوەیە کە نرخەکەی زۆر دابەزی و هەرزان بووە هیناکە گەنا بەردەوام کڵاشتینین هەبوو بەڵێ ڕازە فەرمی بەستەنا ئەوەیە من ئێستا مەشغوڵم بە مناڵەوە بە ماڵەوە و ئاوا تر ناتوانم ئەگەر هاوکاریشت نەبێەوە قورسترە بەتەچیت ئەرەوەڵا دەخوای گەورە مەفەقتان کە ئینشاءڵڵا لەگەڵ بەخێر بەخێر یاخ ئەگەر جەنابشت بێتەوە ئێرە مامۆستا خێزانت لە مناڵەکان الحەمدلله ڕازی بوو الحەمدلله لەخوای گەورە بەزیادە خی گەورە مەفەقتان کە ئینشاءڵڵا بەرنامەی تۆ چییە بۆ ڕەمەزان والله الحەمدلله ئێمە خەریکی تا ئاژەڵەکانە بێنێ یەنەوە دوانی وەڕە خەریکی خەتمی قورئان و ئەوانە الحەمدلله هەوڵتان داوە مناڵەکانیش الحەمدلله لەخوای گەورە بەزیادە بە شات تەراویح و الحەمدلله کەشی دینداری گوردنی سەرگەت الحەمدلله الحەمدلله دێشی الحەمدلله خەڵکی باش و سەیدی تیا لەخوای گەورە بەزیادە الحەمدلله الحەمدلله جگە لە ئەم ئیشی باخ و ئەوانە ئیشی تر هیچ ئیشێکی تر نییە پێوە مەشغوڵ ببن نا تەنها دەوامان ئێستا داوامەکەمان ڕاگیراوە داوامەکە ڕاگیراوە بۆیە وتم لەم نزیکەیە بەڵە هەیە بەڵەوە تا لێەوە بەس لێرەوە سوودی هەر لێ بکرێ وەڵا بۆ گەنج و شتەوانە ئەوە هەر ئەوانیش پێوی مەشغوڵ بن هەر بەڵێ بەڵێ دەخوای گەورە مەفەقتان خۆشحاڵ بن سپاس دەکەین قوربان سلام علیکم چۆنی قوربان دەنگ و باست وەزت چۆنە شکر باشی وەزت باشە تەندروستی چۆنە شکر باشی لە کوێیتەوە چی پێڵەنم کەژە سەرەوە وازام شرام و ئەوانەیە ئەوە شرام لەو دیوەیە لەو دیوەیە هەر خۆت لەگەڵ هینەکانمان
وڵاخەکان وڵاخەکان نەوەڵا بەیانیانی کێنێ ئەو کەژۆتری ئێوارانیان ئەی وەچی ترچی ئەەکەی مەشغوڵی چی بەم ڕەمەزانە وەڵا دێتر مەشغوڵی ماڵەوەتر بە نوێژ و قورآن خوێندن و الحەمدوللا ماشەڵا سەرگەتی بەوە نییە کە بەبەسمەوە نیە کە تۆ بەتەمەنی بەس خەڵکە بەتەمەنەکانیشان هەمووی خوێنەوارە بەڵەوە ماشەڵا قورئان خوێنە ینی ئەوەی کە لە هەورامان لە شوێنەکانی ترجیا کاتەوە ماشەڵا ئەو مەسەلی خوێنەواریەیە ڕاست باشە جگە لە قورئان خوێندن خوێندنەوەی تر کتێبی تر هیچ ناخوێنیتەوە وەڵی ئێستا ینم نەماوە تااقەتم نەمایە لە باشە ئەم چەند سەر ڕەشە وڵاخەتان هەیە بەس ئەگەر ئەوە نەبێ ئەی چیت مەشغوڵتانەکە وەڵات تر بازێ باخشتمان هەیەوەترە ئەوە مەشغوڵات پێوە باشە لە مامۆساشم پرسی مەرزێکیشتان لێ نزیکە و مەرزە تا چەند ئێوە وەکو سەرگە سوودمەند بوو لێ وەڵاوەکو سەرگەت هەمووی سوودمەند نابێت لێ بازێ ماڵی لێ سوودمەند نابێت بازێک کە وڵا خوشتیان هەیە چین باروش دەپەنوش ئێستا حتا مەرزەکەش نەماوە ئێستا ئەو مەرزە هاتوونەتە خوارەوە بوون بە ئەرک بەسەر ئێمەوە ئەرەڵا بە شەواتر ئەو وڵاخانە بەم کۆڵانە نابام لا بۆ لا ئێستا حالن هەموو ڕۆژەی ئێرانی نزیکەی 500 کۆڵبەریە نەخوارەوە لێرەش بارە بن بۆ ئەیە ئەلاساس کە ئەمە دەرگای مزگەوتیان داخستووە مەکتەبەکانیان داخستووە بەڵام ئێرانی و عێراقی لەوێت یا کەڵا بن و ئەوکە لەم خەڵکە خی گەورە مەفەقت کە بەخۆربان سپاس دەکەین سەلامەتیدا سلام علیکم وڵا بە سۆرانی چۆنی باشی سەحەت چۆنە چاشی باشی وەزت چۆنە لە وڵاغارە چی چیت هەیە ئێستر ئێستر چەند ئێستر باشە پرسیارێک ئێوە هەر چوار پاڵی ئێستر ناڵەکەن چ جۆرە ناڵێک بەکارێنن تەخت بەس ناڵی تەخت بۆ کێوانە بێت هەڵماویسکێ گۆدارەکە بەکار نایەنن بەکارێنن بە پێی وڵاخەیە باشە بۆ ئەسپۆشە باشە بۆ ئێستر بۆ گۆدار خراپە خراپ نییە بەڵام ئێمە زۆربەی بەکاری نایەن باشە پەیوەندی بەوە هەیە کە سمی تەخت نابێ ڕەنگە وڵاخەکە نەحەسێت پەیوەندی ئێوە بە زۆری ئێستر بەڵێ زۆری ئێسترە چون شاخاویە لە ئێمە شاخاوی بە چەند ناڵکردنێک بە چەند بەشی مەجەڕەتی پێڵێن تەقریبا 20 ڕۆژ مانگێکاوە ئەوەنە بۆیە وابزانم هەر لەسەر سیلپی ئەکسەر ناڵبەندیشی لێ زۆر جار هەر لێرە هەیە لێرە ئەوەی باشە هەر کەسە ناڵبەندێکی تایبەتی هەیە تایبەت نییە هەر کەسێک فریا بکەوێ حاضر بێ هەندێک ئێستر هەیە ناڵێ ناڵیکەیت ئەو کاتە چی لێکە حەبلی ئەخی حەبل قاچی هەڵەبەسی پاشووی بەڵێ بەس لە هەندێک شوێن ئەبینم لچی ئەبەستن لچی ئەبەستن و گوێ ئەبەستن و تۆزانی ئەو دارێکە لچی پێ بەستن ناویسیە نازانی باشە ناڵبەندەکان باشە جەنابەت بە چەند ئێستر ڕاگەیگەر بار کرێ ینی مەبەسمە دەتوانانی چەند ئێستر بارکەیت و بەسەلم بگەێنیتە ئێستا حالیان 3 تا 4 ئێستر ئەوەنە ئەوی ژەبێ یەکێکی لەگەڵا بێ یارمەتی وە تەنها نەفەر ناتوانێت گەر هێسرێکیش بێ ناتوانێت باری باشە چ جۆرە بارێک زۆر قورسە بۆ ئێستر زۆر ناخۆشە زۆر ناڕەحەتە وەڵایی ئێستا بارە تەلەڤیزیۆنە تۆزێ قەبەیە بۆ هێسر ناڕەحەت وەکو جاران بارەکان بە ڕێگان ناڕۆ بە شاخڕەوە باشە ناو دارستان ئەگەر داروشتی پێبێنی مەسەن ئێستر بارکەی داری پێبێنی هێستا داری پێ نایەن وەکو جاران نییە ئێستا تەنها باری پێبێ ئەم حدودە چەند ئێستری تیا بێت وڵای تقریبی 400 سریتیایە بە زیایش ئەوەنە وازانم ئێوە بە زۆری بە شەویش ئەکەونە ڕێ ئێستا بە شەوە بەڵە باش ناخۆش دوای مەغریب ناخۆش ناڕەحەت نییە زۆرش ناخۆش نابێت لای توشتیش بەکاربێنە نابێت بە هیچ شێوەیە دەی باشە مەفەق بن بەخۆربان لایت بەکاربێنن هینە بێت ڕەنگە تەقەمەزان تەقەمان لێکەن هێست بارەکان نەگرن ئەزیەتمانەکەن ڕاستە بەبێ لایت بڕۆیت و بێت ڕاستە باران بێت تاریک بێ مانگەشە و بێ هەر بەبێ لایت ماشەڵڵا وەڵا ئازاشن ماشەڵڵا خی گەورە مەفەق سپاسان سەلامەت بێت
مەزبوط خۆت پێچاوەتەوە چیە مەسەلە؟ بۆ کەچ بۆ کەش بۆ کەش پێویستە ئەدیداسی باشت لە پیاە بێ و کۆرەوی هەڵکێشیت و وانە؟ ئەو کەشە حیوانی لێچن و بە حیوانەکانتان هێننەوە؟ نەوەڵار وڵاغاری وشت وڵاغاری خەڵکی هانەی دەن ڕەنگە زۆرتر وڵاغاری بکەن وانە؟ دەی باشە ئەی باشە ناڕەحەت نیە بۆت؟ وەڵا خراپ نییە بەس بە شەواجی بۆ تۆ لەگەڵ برات لەگەڵ مامت لەگەڵ باوکرد وەڵا لەگەڵ ئامەزا ماچم چونکە بە تەنیا ناڕەحەتەوە وەڵا باشە ئێسترت هەیە ئەسپت هەیە وەڵایی ئەو کوڕی مامەی لەگەڵ ئەوواچی باشە دەستخۆش باشە سلام علیکم چۆنی قوربان دەنگ و باسان شکر باشن دەنگ و باسان باشی دایەجان چاچی باشی شکر خوا لێتان ڕازی بیاخە باشی شکر دەنگ و باسان مەشغوڵی چی بوون؟ ئەوە دەستان خۆش بیاخوا دەستان خۆش بێت ئەوە چی ئار دەیدەنێ؟ بۆ نانەڕەق بۆ باشە سوپاس دەکەین تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانیشتان پیرۆز بێ ئینشاءڵڵا خوا لێتان قبوڵ کە ببوورەوەی نەکەشی وازان بڕشت باشە چیت بەچیەوە مەشغوڵ بووی خەریکی دۆشین بووی؟ باشە ئەوە شکر بەشی ئەوەی تایە کە بەشی خۆتان بەشی خۆشمان و بەشی خوۆشی تایە ئەلحەمدولله ئەگەر ئێوەش پێمان ڕازی بن یەک دەبەتان بۆ ناوواڵا دەست خۆش بێ سپاس دەکەین سەلامەت بەس هەرمان حەزمان کردەوە مەرحەباتان بکەین وکە مەزبوڵە لەشتان ساغ بێ یاخوا هەر بە یەک مانگاتان هەیە؟ لەخوا بە زیاد بێتانێ زۆرێ ئەلحەمدولله ئیشەڵڵا خوا گەورە زیایان کا دەکەنەوە چێوە و دوایە هێنەوە ئێوارە تێتەوە خۆی خۆشیێتەوە الحەمدولله الحەمدولله خوای گەورە سەلامەتان کە ئیشەڵڵا تۆ فەرموو مەشغوڵی نەکەنەوە فەرموو سپاس دەکەین قوربان جان لە پۆلی چەندی؟ پێنج بەزی تر ێستا مەکتەب نییە وەنیە؟ ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنی؟ باشی بە ڕۆژوو دەحمد وەڵا دوو ڕۆژم نەگرتووە دوو ڕۆژ لێ خواردووە ئەوکانی کە هەمووی گرتووە ئافرین بۆ تۆ ئافرین بۆچی ڕۆژۆکە وشکان لەبەروی ماندوو بووی؟ باشە تۆ چی لەبەرە سرودێک ئاەتێکی قورئانی پیرۆز سوورەتێک چی تێ؟ وەڵا شاعیرێک بازانم شعری هەورامیمان بۆڵێ وەنیە؟ ناوەڵا کوردێنی مەکتەبە دادەی بابزانم بەفران باری ئای لە بەفرە باری وە زەوی یەک پاچە زەویوە نەبەر دیارە نادرەق لەوە ڕاز و بەزیسە هەموو لە بەفرا کپە بەسوێوە پێچ پێ منداڵان دە یاریکە جێ یاریما دیارەکە تۆپەڵە خڕکە تۆپەڵە خڕکە گوێ ڕزگای بکەس باش با هەورامین لە قسەی لەگەڵا بکە باش ئێگە وەشا یا شار وەڵا ئیگە ئێگە وەشا چێشش وەشا دەگا فێنک و ئۆکسیجن ئافرین ئافرین وەڵا ئافرین حەزکەری مەکتەب کردیەوە پڕوچنی بێنی ئێستا ئێستا پۆل و پەنجینە ئەمە سەعباز لێ پرسی حەزەکەی مەکتەب بکرێتەوە ئەوژوتی بەڵێ لە پۆلی پێنج هەورامیشت و سۆرانیش مەزبوطە دەی دەست خۆشەوە بۆ تۆ دەست خۆش سپاس مەمنون سلام علیکم چۆنی قوربان باشی سەعەتی چۆنە چاک با هەر بڵێم بزانم بۆ ئاوا خۆ پێچاوەتەوە هەر بۆ خۆی سەرمایە و سەرماتۆڕەکەش سەرماتە ئێستا بەرەو کوێچی؟ ماڵاتم بۆ ماڵی باوکم دەیخوای گەورە مەفەقت کرد لە شوێوە؟ لە خورماڵات لە خورماڵەوە بە ماتۆر زۆر باشە داوەتی ئیشەڵا ئیشەڵا دەی مەفەق بی خۆشەویستان یەکێک لە کارە گرنگەکانی خەڵکی لادێ ئەوەیە
ئەو سەرچاوە ئاویانەی کە هەیەە ناڵن بە فیڕۆ بڕواستە بۆ نمونە ئەمە دۆڵێکە دۆڵاوێکە دروستیان کردووە ئەمە حیوان عادەتەن ئاوی لێخواتەوە ئەو ئاوە زیادەکەش یەچێتە ئێرەوە قەدیم بەم مینانانە گوت ئەستێرک یا مەسەلەم حوزێکی بەم شێوەیە ئەمە زیاتر ئاوەکەی زرعاتی پێکرێ لە ژێرەوە شوێنی هەیە دەکرێتەوە زرعاتەکەی پێ ئاوە درێ و دواترە گیرێتەوە واتە ئاوەکە ئاوە بەو شێوەیە کۆکرێتەوە. مامۆستا سەلام عەلەیکوم. چۆنی مامۆستا جان؟ باشە قوربان. کاکە جان سەلام عەلەیکوم. باشن قوربان. دەنگ و باسان. شکر باشی مامۆستا. باشی دەنگ و باست باشی. معلوماتەکەم هەڵە نەبوو خۆ. باشە. دەنگ و باسان شکر باشن. مزگەوتەکە ئاودانی هەیە؟ هانەی دنەرم مزگەوتەیە؟ مامۆستا. لە گوندی سەرگەتیشمان پرسی کەشی دینداری گوندی سەرگەت بابزانین هانەی دن چۆنە ئایا هانەی دنیش هەروەکو سەرگەتە یاخود جیاوازی هەیە؟ هیچ جیاوازیەک نییە چکای ئێمە لە حیسابێکا کە ئەم سێ ئاوایەت کەوادمێن لە ژنوژنخوازیەکە و تێکەڵین ئەمە یەک لە بواری دیانەتیشە لەخوا بەزیابێ هەر عینشت ئەوەی کە لە پرۆگرامی حەدیث و قورئانە هاتووە ئێمەش لەخوا بەزیابێت تەطبیقمان کردو و هەر بەو فەرمایشتە ڕۆیشتین بەڕێوە. بەس کە ئەبینی سەرگەت لەگەڵ هانەی دنە تۆزێک جیاوازی هەیە باخ و باخداری ئەوان زۆر و ئەندازەیەک هانەی دن ئەوە نە مەسەلەن باخی نییە زۆر لێرە ئەبینی ئەوە هەمووی تووە توش بەدێمی ئاژی لەسەر ئەوەیە بەسم ئەوەیە کە ئەندازەیەک هەست بەهینەکەی بە لە ڕووی کەش و هەوا ئەوانەوە ئەندازێک قوربان خۆی ئەم بڵێن سەر ئەم گوندیانێت نێمە لە سان بڵێن لە سان 90 هینە تەبیعیە دەکەی ئەکەوێتەوە زراعی ئەو دەیشێ لەگەڵ سەرگەتا هاومشتەرێکین کەواتە ژیانی خەڵکی گوندی هانەی دن لەسەر چییە؟ قوربانی وەختی خۆی لە ئەکسەریەتە لە حیسابە ئەکسەرەتی ئێمە هاوسنووری لەگەڵ ئێرانە ئێرانە بەڵێ هەم گوندەکانی ئێران یەکێک ئەوە دەرێکێ خۆرامانێ ئەمە لە تەرەفی ئەم لاوە پێڵین کێمنە و بێرواز ئەمە لۆلاوە ئەمە ئێمە هاوسرینی ئەخیدی ئاوایی لە ڕێگە قاچاق مەسەلەن ڕێگە قاچاقەوە مەسەلەن وڵاغداریەوە ئەکسەرێتی سەحالیان لە 300 قاتر لێرە ئیشەکە ئەکسەرێتی اینجا زۆریش بە حیوان و مەشغوڵ بووە سە حیواناکە بۆ سوورەتە دامەتێکی وای نەماوە ئیسا هەمووی زۆری داوەتە لە وڵاغداریەوە پێ خۆشحاڵ خوا قوتە بە سەلام عەلەیکوم باشە شکر چاشی سەحەتت چۆنە شکر باشی چاکی شکر چۆنە ئەوە تا بەم دەرەنگە ماویتەوە خەرجی کەرەوە وڵایەتر ڕۆژین وتم ساعتی ڕۆژ ماوە باشەڵا ئەم ساعتەیەش بکەنی و دەیخ لەش ساق بێخوا زووە درەنگە بۆ جادورین وەختێتی باشە خەمن نییە باران لێی با باران لێی با خەسار نابێ وڵاگە کەم بێ قەی ناگە زەری نییە ئەگەر باران لێی با چی لێەکەن ئەگە زۆر لێی با ڕژە بێتەوە بە کەڵک نایە بە خواردنی ئەی هەڵی ناجێڕنەوە بۆی فۆرەکە لێ بۆی کەپتر چۆنە بە مەڵاغان هینەکەن بە مەراغانەی دوورن چۆنە بەداز نایدورن ببورن کەرەنتو پێڵەن کەرەنتو هێن لە هەندە شوێن پێڵەن مەلاغان ڕازەکەی چۆنە بە کەرەنتویکەن وڵات کەرەنتو سالێ ئاوا ئاخر شوێنەکە تۆزێک بەرداویە بۆیە وت شوێنە بەرداوی زۆر دەستی بۆ دانایی باشە ئەم جایە بۆچی بەکارێنن وڵا بە وڵاغ بۆ حیوان بۆ ئێستر بۆ ئێستر ئەم باشترەیە کە ئەم باشە ئەم باشە بە قوترەوە باشە چ وەختێکەمە ئەدەن بە حیوان وڵایەتر حال کاتێسە مەسەر کە گیا و وشک بوو ئەگە باروشت بوو ئەمەی ئەبێ ئاڵفی بێنێ بە ئێسترەکان و باربەر ڕاستە ئەنا
کاوشتیان بێنە پوش بخوا داتوانم ڕاستە بۆیە ئەڵم لە هەندێک شوێن لێگەڕان تا وشکە بێ دوایی جێرەیەکەن و وردێکەن و ئەجا ئەیخەنە کایەن و شتێک خۆی لە پێش هەبێ مایەکەی بە مڵۆ مڵۆکە دانێت تا وشکە بێت دوای گەدەی ئەگەی بە لاس ینی وەکو خرمانی زای من مەبەسم چ بوو مەبەسمەوە بۆ ئەوان زستانی دێن بە یەکەی ڕاستەکەی ئێمە کۆیەکەینەوە وەکو شارای لیەکەین دوای ئەیکوتین دوای ئەیبێنە کایانەوە جوانە ئەجا تر زستانە بە ژەڵوش زۆر باشە دەی لەشە ساق بێخوا کەشی ڕەمەزان چۆنە لە گوندەکە ئەوخوا زیاد خەفراعە ئێستا تۆ سەرمان نییە ناوەڵا سەرمام نییە بۆی ئەڵم سەرما ئێمە سەرمامانە وەڵام سەرمام نییە برا دەی باشە لەشە ساق بێ مامنونین خێر بێت یاخواسە چەما وەرە مامۆستا عەباس تۆش باش شتێک بڵێم یانی هەر لە بابی سوحبەتە زۆر حەزەکەن بە هەورامی قسە بکەن لەگەڵ بوو بە سۆرانی کەیفەکەتان تۆزێک داوەزێ چێ مەسەلە بۆچەکە گۆڕین دێ مامۆستا عەباس تۆش بزانم چی لێ پرسی حاڵتە خەسە بێوێ بیاخواکە عەباسکەن دڵەکۆ منێ ڕەمەزانی وڵا ئەوخوا زیاوەشەی ڕەمەزانی فرە خاسن بێ بەعامی دەگەی گرعالە ئێستا لۆ هەرەکەس چەنین بێ ئەوخوا زیاوە تەڕە وەڵا دێکە شوکۆ وڵا ترپارە لوایان کشە سوورە بنەوە هەلچوچێ دەیت زۆر هینە چی پێڵێن ئێمە قارچکی پێڵێن ئێمە سوورە بنە و هەلچی نانە ئەوەی کە قاچکی هینی کەما ئەوە هەیە هەبوو ئەم ساڵ لەخوا بە زیاوە زۆر زۆر ساڵ کوێستانی ئێوە زیاتر کوێیە وڵی کوێستانی ئێوە تر لەم هینە بیگرە لەم شاخۆ بگرە ئەم شەو شاخانە بێت تاست تا حدود هەرەوە ماشەڵڵا بەڕەزاتان زۆرە دەی مامۆستا عەباس دڵەکەم نەدیکە عەباسیان خێر ئامادەی بە کەناڵ و پەیامی فرە بەنۆش حاڵش بێنێ باشە مادەما بیکە بە سۆرانیش بۆ من زۆر پێ خۆشحاڵم بە وەکو کەناڵی پەیام هاتن بۆ ناو دیەکەمان زۆر زۆر مەمنونتانین خۆشحاڵ بووین گەورە سەرفرازت دیە قامەتان با قوربان سپاس دەکەین سپاس دەکەین مامنون سپاس دەکەین لە کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی کەنال ئاسمانی پەیام تۆ باشە ناسن و ئاشنان چونکە تۆ بەرنامەتە بۆ لەوێ بەس حەزم کرد جەنابەت سەبارەت بە بەهاری ئەم ساڵ کە بەهارێکی تەڕە با بزانی پێشبینی چیەکەیت بۆ ئەو ڕووەک و دار و درەختە ینی ساڵێکی باشە بەرهەم باشە بێ کاریگەری چییە بێ لەسەر بەتابەتی لەسەر درەخت بەڵێ تەمان سەرەتا بەخێر بێن بەسەر چاو بەرنامەی ئێوەرانی ڕەمەزان یاخوا بەخێر بێن سەر چاوەکەم سەبارەت بە بەهاری ئەم ساڵ تەمان ئەم ساڵ ئەوە بوو لە سەرەتاوە خەڵک لەبەرەوەی کە باران لە سەرەتاوە دواکەوت تەسەوری ئەوەیە کرد کە وشکە ساڵی بێ هەڵبەتە لە منتیقی ئێمە لەبەرەوە ناوچەی ئێمە ناوچەی بارانی مسەوگەرە لە سەر و 450 ملیم بەولاوە بارانی لێ ئەبارێ بەڵام خۆشببختانە لەخوا بەزیابێ لە کۆتایانی لە زستانەوە ڕێژەی بەفربارینیش و ڕێژەی بارانیش زیادی کرد ئەلحەمدوللا ئێستا لە سنووری ئێمە وەکو منتیقەی سەرگەت تقریباً 725 ملیم باران باریوە بەدەر لە بەفر 35 سانتیمێکیش بەفر باریوە ئەوەندەی من بزانم هەر سانتیمێک بەفر مقابلە بە ملیمێک باران بارین تەمان ملیمێک بارانیش وەکو ئەوە وایە کە تۆ بێی لترێک ئاو لە مەتر مربعێکە برژێنی بە شێوەیەکی بڵێن یەکسان چەند ئەرزەکە تەڕەکە ئەوە مقابلە بە ملیمێکی باران ئەلحەمدوللا ڕێژەی بارانەکە زۆر باشە هەرچەنە ئاویش باشە بەڵام ئاو لەبەر ئەوەی ساڵی پار ڕێژەیەکی زۆر باران باری لە هەموو ناوچەکانی کوردستانە پێم وایە ساڵێکی تایبەتی بوو چونکە 1400 ئەوەنە ملیم بارانباری ئێستش هەر کاریگاری بۆ سەر ئەم ساڵی شەیە بەڵام خۆشی بارانێکی چاک باریوە بۆیە کە هەرچەنە وەکو عەرزم کردی بارانەکە هی ئەوە نەبوو لە سەرەتاوە ئاو زیادگا بەڵام ئێستا ڕێژەی بارانبارینەکە چاوەڕوانی
نەک چاوەڕوانی بووە هۆی ئەوەی کە بەهارێکی زۆر ئەلحەمدوللا سەوز و پارا و تەڕ و ڕێکوپێک بەڵام ئەمە لە ڕوانگەی نەخۆشیەوە کاریگەری هەیە بۆ سەر هەندێ لە نەخۆشیە کەڕوویەکان کە زیادیانەکە بە تایبەتی ئەوەی من پێشبینیم کردبێ هەندێک لە دارگوێزەکان و هەندێک لە بڵێن درەختەکانی تر ئەسەری نەخۆشی کەڕویان پێوە دیارە کە بووەتە هۆی زەردبوونی گەڵاکان و دەماری گەڵاکان و گەڵاکان خۆیان پەڵەی قاوەیان لەسەر دروست بووە لە کۆتایە گەڵاکە ئەوەرێ کە نەخۆشیەکە نەخۆشی کەڕوویە ئەنتراکنوزی پێ ئەوترێ تەمەەن چارەسەرەکەی یەکەم دنیا کە بەرەو گەرمبوون ئەڕوا ئەو خۆی بە تەبیعەت بڵێن بەرەو کەمبوونەوە ئەڕوات و دەرمانی کەڕوویشی بۆ بەکاربێنی دیسانیشەوە هەندێک کرم لە ئەرزا هەیە من ویستم لە سەبارەت بە مێروەکان قسە بکەم ئایا ئەم ساڵ مێروش هەیە واتە ساڵێکە کە چونکە مەتا ئێستا ساردە بڵێ ینی ئەم ساردیە بۆ مێروەکان ینی بە مۆزمعەوەی پیانە گوترێ مێرووە زیان بەخشەکان ئەو مێروانە بڵێ ئایا ئەم کەش و هەوایە بە ئاوا بڵین ڕێگایان بۆ خۆشەکە کەشەکان بۆ خۆشەکایە بە پێچەوانەوە ڕەنگە درەختەکان ئینشاڵڵا لە مێرو دوور بن واللهی سەبارەت تەمان بە مێروەکان بڵێن هیچ ئیشێکی خوا بێ حکمت نییە بێ حکمت نییە ئیشەکانی خوا تەمان ئەمە لەوە یارمەتی دەرە بۆ بڵێن هەندێ نەخۆشی ڕێگریشە لە بڵاوبوونەوەی هەندێ نەخۆشیە مەسەن بۆ نمونە تۆ وەکو ویستم کە باسی بکەم ئەم کرمە قرتێنەرانە کە لە زەویەکە هەیە ئێستا زۆربەی فەلاحەکان تەماتە ئەچێنن بیبەر ئەچێنن شووتی ئەچێنن بڵێن کرمێکی قرتێنەر هەیە دیدانە قارزە کرمێکی قاوەیە کە خۆی خڕەکاتەوە ئەم کرمە هەتاکو ڕتوبەت لە ئەرزا بێ ئەویش چالاکە ڕتوبەت کە لە ئەرزا بەرەو نەمانەوە نەما کەم ئەبێتەوە بۆیە براجوتیارەکان زۆر جار سیرەکەی بڵێن ئێوارە شەتڵەکان کە ناشتوێتی هیچی نییە بەیانی سێرەکە قرتاوە کاتێک کە دەوری شەتڵەکە بڵێن هینەکە خۆڵەکەی لە سێرەکە ئەو کرمە لە ناو هینەکایە ئەمە یارمەتی ئەم بارانە مادەم ڕتوبەت تەخیرەکە و ڕتوبەت لە ئەرزا ئەمێنێتەوە یارمەتی بڵێن ئەو نەخۆشی ئەکا ئەو کرمە ئەدا کە بڵێن بەردەوام بێ بەڵام بۆ هەندێ دیسان یارمەتی نەخۆشیە کەڕوەکانی ژەکاوەکو باسمان کرد بەڵام لە عینی کاتیشە بڵێن ئەم نەوە کەشوهوانە ئەبێتە هۆی لە ناوچوونی گەرای هەندێک حەشەرات و مەسەن بۆ نمونە شیرینە کاریگەری هەیە شیرینە کەم ئەکات بەڵێ بەڵێ تەمان خۆڵیش هەر کاریگەری خۆڵیش کاریگەری هەیە بە تایبەتی ئەم شەپۆلەی ئەخیر کە باشی لەگەڵ بوو خۆڵیشی لەگەڵ بوو بارانێکی شاکی لەگەڵ بوو سپاس دەکەین سەرچاوە بەڵە خۆشەویستان لە کەشێکی باران و سەرمایە لە گوندی سەرگەت بەچێتانە هێڵین تاکو و بەرنمەیەکی دیکە و شوێنێکی دیکە و بەرنمەیەکی دیکەی ئێوارەی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ مامۆستا عەباس وینەرەوە شەویستەکە ئەمامێ دمادمایی بەرنمەکەی هیوادارن مێ کە ساتە وەختێ وەشتا چەنی بەردە بۆ سەر و دەگا و هانە و دن و سەرگەتێ تا نزیکۆت دیە بۆ ئاشنابی دی بە خەڵکەکەیش دەست خۆش مامۆستا عەباس سپاس دەکەین سپاس بۆ هاوکاری جەنابیش